بینای نوێی بازنەی ناحی سیروانی دەستگای نووری حیکمەیە. لە مەراسیمێکدا بەڕووی فێرخوازان و قوتابیانی قورآنی پیرۆزدا کرایەوە کە هاوشەوەی لق و بازنەکانی دیکە لە داهاتوودا دەرگای بۆ سەدان فێرخواز و شەیدایانی قورآنی پیرۆز کراوە دەبێت. خی گەورە پاداشی بەخێری ئەو خێرخواز و مسلمانانش بڵێت کە هاوکار بوون لە بنیادنانی ئەم بینا گەورە ئەم بینا بەرز و مەزنە کە خوای پەروەردگار ئینشاءالله بیکاتە توێشک بۆ قیامەتیان و ئینشاءالله هاو یارمەتیدەری ئێمەش بێت تا بتوانین ئینشاءالله خزمەتی ڕۆڵەکانی خۆمانیان پێ بکەین لە ناو شار و دەرەوەی شار و لە هەموو چین و توێژەکان هەتاوەکو ئینشاءالله بتوانین مناڵەکانمان لەسەر کتاب و سنەت و لەسەر تێگەیشتنی سەلەفی پێشینی چاکمان ئینشاءالله پەروەردە بکەین و هەمومان بەیەکەوە ئینشاءالله لەژێر بەیداخ و ئاڵای ئیسلامە لەژێر ئاخیر ئای داخل لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم بجینو بمرین و زینو بینە ئینشاءالله. زەوی بیناکە لەلایەن ئافرەتێکەوە کڕدراوە و پێشکەشی دەستگای نووری حیکمەی کردووە. پاشان لەلایەن خێرخوازانەوە بینایەکی سێنوەمی و پێشکەوتووی لەسەر دروست کراوە. ئێمە زۆر دڵخۆشین و ئێمە زۆر مفەڕەحین بەوەی کەوا ئەم مەدرسانە ئەکرێتەوە. زۆر سوپاسی خێرخوازانیش ئەەکەین کەوا توانیان هاوکاریکی بەرچاویان کردین بۆ ئەم بیناکەوا لە مودەیەکی ماوەیەکی زۆر کەمدا کە کەمتر لە ساڵێک توانیمانکەوە ئەم بینایە بکەینەوە. 15 خوشکمان لە قیراءاتی حیفظ عن عاصم تەواویان کردووە و 12 خوشکی ترمان لە ناوەڕاست و کۆتایی قیراءەتان کۆمەڵی عیلمی ترمان خوێندووە لەوەکو لەوانە علوم قورئان طالب العلم کە تەواو کراوە خوێنراوە وەکو قاعیدەت النورانیە وەکو تەجوید تەیسیر الرحمان بەرگی یەکەم و دووەمی وەکو قۆناغە پەروەردەیەکان نەوجەوانان هەمووی تەواو بووە. ئەو دەسەڵاتی پێمان درراوە لەلایەن فەرمانگەڕێکخراوە حکومەکان بۆمان هەیە لە هەموو شار و شارۆچکەیەکی ئەم کوردستانە شیرینە لق و بازنا بکەینەوە بە پشتیوانی خوای پەروەردگار لە بەرنامەی هەم پلانی استراتیژی و هەم پلانی تەشغیلی ساڵانەماندا هەیە بەردەوام لە کردنەوەی لق و بازنەداین. بازنەی سیروان لە دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری نزیکەی 200 قوتابی قورآنی لەسەر ئاستی قورآن و کچان هەیە. کردنەوەی ئەم بینانوێیەش هیوایەکی گەورەتر بە ڕاستەی پەروەردەیەکی باشتر لەسەر ڕێبازی ئاینی پیرۆزی ئیسلام بە دانیشتوانی ناوچەکە دەدات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی سیروان.